لاوڵێکی نوێی زانکۆکەدا زانکۆی سەرموکردنەوە و پشکنینی زانستی بۆ کەلوپەلی ئەنفالکراوان ئەنجام دەدات. دەستپێکی ئەو هەنگاوی زانکۆی سەرموو بە ئەنجامدانیکردنەوە و پشکنینی زانستی بۆ کەلوپەلی ئەنفالکراوانی سنووری ناحەی سەنگاو دەستی پێکرد. ئێمە وەک سنتەری زانکۆی چەرموو بۆ توێژینەوە لە تاوانەکانی ئەنفال و جینۆساید ئەمڕۆ هاتوین سەردانی ئەم شوێنەمان کردەوە بەڕاستی دووەم جارە ئین بۆ ئەم شوێنە چونکە ئەم سنتەرە ئەرک و ئامانجی ئەم سنتەرە ئەوەیە کە لێ کۆڵیتەوە لە کارەکانی پرۆسەکانی ئەنفال کە چیان بەسەرا هاتووە ئەنفال کراوان چیان لێ بەجێماوە پاشماوەکانیان لە چۆ چۆن ئێمە ڕاستی ئاگدار کراینەوە کە ئەم ناوچەیە سەرقەڵا سەر بە ناحەی سەنگاو ناوچەیەک بۆ ساترێکی ئاسکەری بەکارهێنراوە خەڵکێکی زۆر لێرە کۆکراونەتەوە چەند ڕۆژێک لێرە ماونەتەوە بەهۆی ئەوە کەلوپەل و کەرەسەیە زۆریان بەجێماوە ئێمە پێمان خۆش بکنەوە پشکنین بکەین بۆ ئەم کەرەستانە و بە ئەم جارە بە دیراسەیەکی زانستیانەکەن و پشکنینەکان بکەین و بتوانین دیراسی لەسەر بکەین توێژینەوەی زانستی لەسەر بکەین تا بیگەێنین کێسەکان ئەگەر بکرێ بەحوسی گرنگی لەسەر بکەین و لە ڕووی بایۆلۆجیەوە بێ لە ڕووی جۆری قماشەکان جۆری کەرەستەکان بیسەلمێنین کە ئەم کەرەستانە هی چەندین ساڵ پێش ئێستا بووایی ساڵی 1970 بووە. پرۆسەی کنەوە پشکنینەکە لە گوندی سەرقەڵا دەستی پێکرد کە دەکەوێتە باشووری ناحەی سەنگاوەوە ئەویش باڵگرتنەوەی کەلوپەلی ئەنفالکراوانی سنوورەکە. یارم شوێنە شوێنێکە لە نزیک گوندی سەرقەڵا ئەم شوێنە پێش بڵێن لە کاتی شاڵاوی ئەنفال شوێنێک بۆ کۆکردنەوەی خەڵکی ناوچەکە کە حکوومەتی عێراقی خەڵکیم ناوچەی لێرە کۆ کردەوە لێرە سەربازگەیەکی گەورەیە سەربازگەیەکی گەورە بۆ کاتی خۆی